ئەو ئەژدیهەیە کە دەوێت دنیا هەڵوشێت. ئایا جیهان بەرەو نەزمی چینی دەڕوات؟ لە دوای دەرکەوتنی کۆڤید-19 گۆڕانکاریەکی ڕیشەیی گیانی گرتەوە. هەندێک لە پسپۆڕان پێیان وایە کە دەرکەوتنی کۆڤید-19 جەنگێکی ڤایرۆسیە بۆ گۆڕینی هاوسەنگی هێزەکانی جیهان. هەندێکی تر ئەم بۆچوونە قبوڵ ناکەن. بەگشتی لە دوای کۆڤید-19 هاوسەنگی استراتیژی هێزەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە. جیهان لە نەزمی فرەجەمسەری تاکجەمسەریەوە خەریکە پێدەنێتە ناو نەزمی دووجەمسەری. چین وەک ئیژدیهایەکی برسی شەهیەی بۆ هەڵوشینی جیهان زیادی کردووە. لە دەیەکانی پێشوودا بلۆکی ڕۆژاوا بۆ ئەوەی چین لە بلۆکی سۆڤێتی دوور بخاتەوە لە ڕێی بانگی جیهانی سندوقی دراوی نێودەوڵەتی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا هاوکاریەکی دارایی و ئابووری زۆریان بە چین بەخشی. بلۆکی ڕۆژاوا پێی وابوو کاتێک چین ئابووری لیبراڵ قبوڵ بکات ئەوە سیستمی سیاسی لیبراڵیش بەدوادادێ. بەڵام چینیەکان خۆراوایان هەڵخەڵەتان. بە سەرمایی ئەوان زلهێزێکی ئابووریان بنیادنا کەچی سیستمی کۆمۆنیستی خۆشیان دەستکاری نەکرد. لە دوای کۆرۆنا ئەمە بۆ یەکەم جارە ئەمریکا قەرزداری چین دەبێت. بەشێکی زۆر لە کۆمپانیا گەورەکانی ئەمریکا وەکو فۆرد، ئەپڵ، جەنەرال موتۆر و هەتا دوایی زۆرترین سەرمایە گوزاریەکانیان لە چین دەست پێ کردووە. لەبەرەوە ئەمریکا ناتوانێت گەماروی ئابووری بخاتە سەر چین. ئەمڕۆ چین بودجەیەکی تریلیۆن دۆلاری بۆ پێکەوە بەستنەوەی هەرسێ کشوەری ئاسیا، ئەوروپا و ئەمریکا تەرخان کردووە. گرێبەندی ئابووری لەگەڵ 6 وڵاتی جیهان باژۆ کردووە. لە کۆندا چینیەکان لە کاتی جادەی ئاوریشمی پێشوو ئیمپراتۆریەکەیان سیستمی باج و خەراجی بەسەر دەوڵەتاندا دەسەبان. ئەمڕۆژ جۆرێک لە سیستمی باج و خەراجی نوێ بەسەر دەوڵەتاندا دەسەپێنێت. بۆ نمونە لە سریلانکا گەورەترین بەندەری بە پارەی خۆی دروست کردووە. لە دوای تەوابوونی پرۆژەکە سریلانکا نەیتوانی قەرزەکە بۆ چین ببژێرێت. لە بەرامبەریشدا چین بۆ ماوەی 40 ساڵ مڵکیەتی بەندەرەکەی لە ئەسۆ گرتووە. لە پاکستانیش بەندەری گوادری خستوتە کۆنتڕۆڵی خۆیەوە. هەروەها چینیەکان لە پشت گەڕانەوەی تاڵبان بۆ ئەفغانستان پرۆژەی گەورەیان پێیە. لە کاغەزستان ئۆتۆبانێکی گەورە دروست دەکەن. لە قرقیزستانیش گەورەترین پردی هاتوچوو دروست دەکەن. هەروەها تۆڕێکی بەرینی جادەی ئاوی، جادەی ئاسن و جادەی قیر دروست دەکەن. چەندین پەیمانیان لەگەڵ هەنگاریا، تورکیا، جیبۆتی، سعودیا، یەمەن و وڵاتانی ئەفریقایی واژۆ کردووە. ئەمڕۆ ڕێژەی گەشەکردنی چین لە 6.8% لە کاتێکدا ئەمریکا سوپرهێزی ئابووری جیهانە ڕێژەی گەشەکردنی ئابوووریەکەی 2.2%. هەروەها چین لە ڕووی تەکنیکی فڕۆکەسازیەوە خەریکە پێش ئەمریکا و ئەوروپا دەکەوێت. فڕوکەی چینی دروست دەکات بە ناوی کۆماک خەریکە پێش ئێرباس و بۆینگ دەکەوێت. لە ڕووی بازاڕی دراوی دیجیتاڵیشەوە چین خەریکە دەستپێشخەری دەکات. لەلایەکی تریشەوە چین توانی ئەلیبابا و واڵمارت کۆنتڕۆڵ بکات. بەرەبەرە پەل بۆ کۆنتڕۆڵکردنی بازاڕی دیجیتاڵی دەهاوێت. هەروەها خەریکە لەگەڵ زۆربەی دەوڵەتانی نەوتی دنیا سوئاپی نەوت بەرامبەر یوان پیادە دەکات. لەگەڵ ئەوروپاش سوئاپی یوان بەرامبەر یۆرۆ جێبەجێ دەکات. ئەمەش بە واتای جێهێشتنی بە ئەسپایی سەردەمی باڵادەستی دۆلار دێت. لە ڕووی تەکنۆلۆژیای سەربازی دەریاییشەوە چین هەنگاوی گەورەی هاویشتووە. ئەمریکا 9 ئەسوڵی فڕۆکەی هەڵگری هەیە. رووسیا 1، بریتانیا 1 و فەڕەنساش 1 هەیە. چین ئێستاوە 3 ئەسوڵی هەیە و خەریکە دروستکردنی 7 دانەی دیکەیە. هەروەها لە دەریای باشووری چین دەیان دورگەی دەستکردی دروست کردووە کە بە ئامانجی بەرگری استراتیژی سوودیان لێوەردەگرێت. لەلایەکی تریشەوە دەریای باشووری چین گەورەترین سەرچاوەی دەوڵەمەندی سامانی نەوت و گازە کە چین خۆی بۆ هەڵگواستنی ئامادە دەکات. بەگشتی زۆربەی سەرچاوە و ئاماژەکان پێمان دەڵێن کە لە 15 ساڵی ئایندەدا بەرەو نەزمێکی چینی هەنگاو دەنێت. ئەو ئەژدیها سوورەی کە شەهیەکی زۆری بۆ هەڵبوونوشینی جیهان هەیە لە خەو ڕاچڵەکیوە.